بۆی ئەم پیاوە گەورانە کە لە حەقیقەتی تەسەووف و زوهد تێگەیشتون جوان لەوە حاڵی بوون کە ناوێ بنە بار بەسەر خەڵکەوە خەڵکێک بەخێویان کە خەڵکێک دروستیان کە خەڵکێک نا بۆیە لە زمانی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هەندێک هاتن هیچیان پێ نەبوو هاتون بۆ حەج و هیچیان پێ نەبوو فەرمووی ئێوە کێن هاتون بۆ حەج و هیچتان پێ نییە فەرموویان نحن المتوکلون ئێمە ئەوانە کە پشتمان بەخوا قایمە فەرمووی نە ئێوە پشتان بەخوا قایم نییە ئێوە ئەوانن متەواکیلون بەسەر خەڵکەوە ئەژین کە هیچتان پێ نییە هاتون ئەبێ خەڵک هاوکاریتان کە نا لەسەر پێ خۆتان دابمەزێن و بژین ئەمە پشکێکی گەورەیە لە زوهد کە پێشتر باسمان کردووە زوهد ئەوەیە لە ئینسانە ئاگای لێبێ بزانێ ماڵەکەی لە چنگیا بێ نەک لە ناو دڵیە با داهاتی هەبێ با جەنگی دینار و دۆلاری کردوێ بە زمانی ئەمڕۆ بەڵام هەموو ئەوەی پێیەکە لە ناو دەسیایەتی لە ناو دڵیان نییە ئەمە زوهدی حەقیقیە